سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسوی زانکۆ لە خزمەتیەوەی خۆشەویستین تاوەکو کۆتا ڤیددیۆ سەبارەت بە کۆلێژە ئەندازیاریەکان بۆ ئەوی خۆشەویست باز بکەین کە ئەویش ئەو بەشە ئەندازیاریانەیە کە لە یەک زانکۆیە هەن لە زانکۆکانی ترانین با بزانین ئەو کۆلێژانە کامانن کە لە یەک زانکۆ هەن و لە زانکۆکانی ترنین کەمترین کۆنمرە وەرگیراوەکانیان بە زانکۆلاین و پارالێل چەند بووە تاوەکو وەکو داتا و زانیاری لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بۆ ئەم ساڵ بەکاری بێنین چونکە ئەم کۆنەمرانە لە ساڵی خوێندنی 2022-23 هاتۆتەوە ئێمەش کە قوتابی ساڵی خوێندنی 2023-24 بین ئینشاڵڵا چۆن بتوانین سود لەم داتا و زانیاریانە وەربگرین و وەکو زانیاریەک بەکاری بێنین لە پڕکردنەوەی فۆرمەکان بە هیوای ئەوەی سوودی هەبێ بۆتان و ئێوەش بۆ وەرگرتنی سود و زانیاری تا کۆتایی ڤیددیۆ بینەرمان بن. لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بە ئەوانش سود لە کەناڵەکە